جارێکی دیکە هاواری ناڕەزاتی دژی دواکەوتنی موچە شەقامەکانی سلێمانی تەنی. ئەمڕۆ مامۆستایان و فەرمانبەران بە گوڕوتینێکی نوێ و نیگەرانی قوڵترەوە لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوای شارەکە کۆبوونەوە و دەنگی تووڕەیی خۆیان لە بێباکی حکومەتی ماوەسەرچووی هەرێم بەرز کردەوە. پەیامێکە بۆ ئەوەی حکوومەتی هەرێم پابند بێ بەو ڕێکەوتنەی کە لەگەڵ حکوومەتی ناوەندا کردوویەتی و چیتر هەنگاوێک نەنێک کە سزای مامۆستایان و فەرمانبەران بەگشتی بدات. خۆی ئیمزای کردووە، خۆی ئەمە نازانین چیایە، خۆی ئیمزای کردووە، خۆی ڕازی بووە بەوەی کە ڕێژەیەک لە نەوت تەسلیم کا، خۆی ڕازی بووە بەوەی کە ڕێژەیەک لە داهاتی ناوخۆ بنێرێتەوە بۆ ناوەند تا ئێستا بۆ نەیناردووە. ئەگەر نەوتەکە ڕێکاری زیاتری پێویستە و کاتی زیاتر ئەوێ داهاتی ناوخۆکە کۆی کراوەتەوە حازرە لە بانقایە بۆچی ناینێرێ هەر بە عەمدەن ئەو ئێوێ موچە دوا بکەوێ. ئەمە پەیامێکە و یەکەم پەیامە بۆ ئەم ساڵ ئەگەر بێت و بەدەم داواکاریەکانمانەوە نەیە پلانی جیاوازترمان دەبێ و فشاری زیاتر دەکەن. هەموو پەیامەکەمانەوە ئەم گاڵتە جارڕێ بوەستێنن لەسەر خەڵک. خەڵک ژیانێوێت، خەڵک نانێوێت، خەڵک یاسایەوێت، خەڵک حکومڕانێکی شکۆداریەوێ. ئێمە بەڕاستی ئەمانە نازانین خەریکی چین. نەشکۆی خۆیان نەهینی گەل و نەتەوان نەهێشتووە. ئەم دەسەڵات و حکوومەتی هەرێمی کوردستانە زۆر بێباکە، زۆر پاتاڵە، زۆر بە بەرپرسیارەتی ناکە. ئەوە سێ مانگە دەستیان بەسەر موچەی فەرمانبەران و مامۆستایانی خەڵکا گرتووە پابەندین بەر ڕێکەوتنامەکانەوە، خاوەنی وعد و قسە و بەڵێنی خۆیان نین. ئەوە چەندین جارە خەڵک مماتەڵە بە ئیشەکانەوەکەن خەڵکە خەڵەتێنن کە ڕێکەوتنامەیان واژە کردووە نەوت تەسلیمەکەن لە ڕێگەی سەومەوە بفرۆشێ داهاتی ناوخۆ تەسلیمەکەن، بەڵام تا ئێستا بە هیچ شێوازێک پابەند نەبوون بە بەڵێنامەکانیانەوە و دەستیان بەسەر موچەی خەڵکی کوردستان داگرتووە. بۆ ماوەی نزیکەی 2 کاتژمێر شەقامەکە وێنەیەکی دووفاقی لەخۆگرت بوو. لەلایەکەوە ژیان بە ئاسایی بەڕێوە دەچوو، بەڵام لەلایەکی دیکەوە گرتبوونەوەیەکی پڕ لە گازندە و گلەیی. خۆپیشاندەران کە لە ژێر چاودێری توندی هێزەمنیەکاندا دوژمەکانیان دەوتەوە نەکرد داوای مافی خۆیان دەکرد، بەڵکو داوای مافی ئەو هاوڵاتیانەشان دەکرد کە لەو لای شەقامەکەەوە بە بێدەنگی تەمەشایان دەکردن. هەرچەندە ژمارەی بەشداربووان بەرفراوان نەبوو، بەڵام پەیامەکەیان قورس و برینەکەیان قۆڵ بوو. گورە ئەوەی دەرمەکەیشان لە دایک و باوچینە بووە. من وا بوتمە پێشمەرگە وا پەروەردەکراوم. بێغیرەتی ئەوەیە کە بێدەنگ بی، بێدەسەڵاتی ئەوەیە بێدەنگ بی. تەنکەرە نەوتەکانە خەڵکەکەشە کۆی لە زۆرە. من لەوەتی نەوەتیەکەوە پێشمەرگەم کۆیلیم نەزانیوە، نازانم مانای چییە. کۆیلایەتیم دزانە کردویانە، بەرپرسەکان کردویانە. لە هەموو تاریخە سیرکە دایمە گۆڕانکاریەکان لە یەک کەسەوە دەست پێکە و زۆر هەڵەیە ئەگەر وا بیرکەیتەوە کە ئیلا ئەبێ زۆرینە بێتە سەر شەقام ئینجا ئاگۆڕشتی وانە لە تاریخە. چۆن ئاگۆڕێ ئەمە؟ میکانیزمەکەی لە ڕەوتی مێژووە کاتێکەیە بۆ دەستپێکی هەر دەسەڵاتێک و کاتێکی ژەیە بۆ کۆتایی هەر دەسەڵاتێک تا ئەو کاتەی کۆتایی بە دەسەڵات ئیدا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. أما ربطي بوانية هر خوشي أزانا إن أكثرهم للحق كارهون. تيجي شون مثلا كاليروي أم كميني كأيبيني أمان أتوانن قران كاريكن نك أو زورين بيدنجا. ئەم خۆپیشاندانە لە کاتێکدایە کە 2 مانگە موچە خۆران لە چاڕوانیەکی بێ ئەنجامدان و بێباکی بەرپرسان برینی بژێوی قۆڵتر کردوونەتەوە.